دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان تا چەند دەسەڵاتی نیشتیمانین. ئایا ئەرکی پەرلەمانی داهاتوو لە بە نیشتیمانکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستاندا چییە؟ ڕەنگە لای بەشێک بۆ چوونی لەو بابەتە هەبێ، بەڵام ڕەنگە لای بەشێکی تر بۆ چوونی پێچەوانە هەبێت. بەسیانەوە نییە مادام سەرۆکاتی هەرێم یا حکوومەت یا پەرلەمان نیشتیمانیانە کار ناکەن و دەستگای نیشتیمانی دیموکراتین کەواتە کۆمەڵە خەڵکی خائین بەڕێوەی دەبن. جەنابی سەرۆکی هەرێم نەسرۆشی حکوومەت بەتەنها ناتوانێت ئەو هەڵوێستە بنوێنێت. کاتی هەڵوێستێک دەنوێرێت کاتی ئیشەکە بە موسساتی بێت. لە مۆدیلی کوردیە، لە غائبوونی دەوڵەتی کوردی و پەرلەمانی کوردیە، ئەمە حیزبی کوردیە فراغی پڕکردوێتەوە، دوو مؤسساتیشی هەبوو. سەرۆکاتی هەرێم هەموو سیاست سەرۆکاتی هەرێم تعبیر لە سیاستی پارتی دیموکراتی کوردستان دەکەن لە علاقاتی خارجی و علاقاتی ناوخۆییدا کە ئەوەی ئەو حاڵەتەیە کە پێی دەڵێن دەستگای نانیشتیمانی. بەڕای من گرفتی گەورەش لە عەقلیەتە، لە بیرکردنەوەمانە، بیرکردنەوەیەکی مؤسساتی، بیرکردنەوەیەکی نیشتیمان پەروەرانە نییە. بەرنامەی گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 9:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.